سلااوڕێز هاوڕێیان هیوادارم باش بن سەلامەت بن تەندروست بن لە هەر شوێنێکی دنیا هەن. ینی لەو ڕۆژانە زۆرترین باس و خواست ئەوەیە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی پارتی کە یەکێتی شاگردیتی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک ناکەویت. لەم ڤیددیۆیە دەمەوێت وەڵامی چەند پرسیارێک بدەمەوە. هۆکاری سەرەکی ڕێگنەکەوتنی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ هەموو ئەو قسانەی کە دەکرێتن جیاوازە لەوەی کە ئەمڕۆ لەمە ڤیددیۆی باسی دەکەم. ئەمە یەک. دوو، ئایا حکوومەتی عێراقی داوای شتێکی زیاتری کردووە لەوەی کە لە دەستوری عێراق هەیە لە ساڵی 2003 مەسعود بارزانی و جەلال تالەبانی و نۆشێروان مستەفا و هەموو ئەوانە واژویان لەسەر دەستورەکە کردیە یاخود نا؟ وە لە هەمووشی گرنگتر ئەوەیە دەنگۆی ئەوە هەیە هەرێمی کوردستان دەمێنێ نامێنێ، عەژدی وەحشی دێتەوە نایەتەوە، دەست بەسەر خاچی هەرێمی کوردستاندا دەگریتن. لەو ڤیددیۆی دەمەوێت وەڵامی ئەو پرسیارانە بە وردی بدەمەوە. لەوەوە دەست پێ دەکەین هۆکاری سەرەکی ڕێگ نەکەوتنی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لەسەر نەوت دەگەڕێتەوە بۆ دابەشکاری نێوخودی بنەماڵەی بارزانی. چۆن هاوڕێن؟ ینی لە 1993ەوە تا دەگاتە ساڵی 2000 دابەشکاری سەروەت و سامان لە نێو بنەماڵەی بارزانی لە نێوان مەسعود بارزانی و نێچیروان بارزانی بوو. نێچیروان بارزانی بەشی هەرە زۆری دەدزی، بەشە چکەمیشی دەدا پارتی وەکو حیزب، مەسعود بارزانی وەکو شەخص. ئەمە خاڵی یەکەم. دواتر ئەمە گۆڕانکاری بەسەدات دوای ڕوخانی حکوومەتی عێراق. بۆچی لە سەردەمی پێشتر مەنسوور و مەسرور و بابۆ و وەیسە و ئەوانە دیار نەبوون؟ دوو هۆکارە بوو. یەکەکیان بەشی زۆریان منداڵ بوون لەو تەمەندا، هێشتا نەهات بوونە ناو کای دزی و فزی و حکوومەت و حیزبی و لە ئەمریکا داخین لە ئەوروپا بوون. خاڵی دووەمیشی ئەوەیە داهاتەکە ئەوەندە زۆر نەبوو کە بتانن بێنە ناو ململانەیەکان. زیاتر ململانەیەکان لە نێوان مەسعود بارزانی و نێچیروان بارزانی و نێچیروان بارزانی تا ساڵی 2003 کولفی کول هەرچی دزی فزی هەبوو ئەو دەیکرد، هیچەکی دەدا مامی و هەندێکی دەدا پارتی. دواتر لە 2003 دوای ڕوخانی عێراق گۆڕانکاری دروست بوو بەوەی کە مناڵەکانی مەسعود بارزانی شاد نەبێت. تەوان هاوڕێن دەمەوێت یەک خاڵباز بکەم، ئەویش ئەوەیە هەمیشە کە ئەو گۆڕانکاریانە سێچار قۆناغە ڕوو دەداتن لە بەشی نێچیروان بارزانی کەم دەکرێتەوە. ئەوە مانایوانی بەرگری لەوی دەکەن ئەو بابێ دزانە ئەوەی بزانن. دواتر لە 2003 منداڵەکانی مەسعود بارزانی سەبر هاتنە ناو دەسەڵات، دابەشکاری کرا، نەفت و ئەو شتانە پارە و پول هات، کەمێشتر گۆڕانکاری کرا، بەشی مەسعود و منداڵەکانی زیاتر بوون، نێچێ دووبارە کەم کرایەوە. بەڵام بە دیاریکراوی لە ساڵی 2010 بەسەرەوە دابەشکاریەکە بەو شێوەیە هەتاوەکو ئێستا مایتەوە. یەک، نەوتی منتیقەی دهۆک زاوێتە و زاخۆ ئەوانە ئەوە هەمووی لە بۆ مەسرور بارزانیە، بەشە چکەمە و ئەو نەوتەی لە ڕۆژ ئاوای کوردستانیش دێ ئەوان وەری دەگرن دەیکردن و دووبارە لە بازار ڕەش دەیفرۆشنەوە. عین زالە دەمینێتن، عین زالە پشتی سەرەکی مەنسوور بارزانیە، کوڕی دووەمی مەسعود بارزانی لە دوای مەسرور. مەنسوور بارزانی زۆرترین پشتی لە داهاتی نەفتی هەرێمی کوردستانەیە. ینی کێشە هەرە زەورەکەش بریتە لەوە. ئەوەی تر دەمینێتەوە نەوتی منتیقەی گوێڕ و ئەو منتیقەیە تەمان هەمووی بەناوی کۆمپانیای کارە، بەڵام کۆمپانیای کار شکلیە و ئەسلیەکە عینزالە لە بۆ مەنسوورە و منتیقەی گوێڕ و ئەو منتیقەی ئەولایەش لە بۆ نێچیر و کۆمپانیەکانی بەشێکی لە بۆ مەسعود بارزانی دەگەڕێتەوە. ینی بە کورتیەکەی دەبی خەڵکی ئەوە بزانن ڕێگ نەکەوتنی
پارتی و حکومەتی عێراقی بڕوا بکە لەسەر هەرێمی کوردستان نییە. دوجار هەر بە شەق لەیان دەستینەوە لەبەرەوەی حکومەتی عێراق پێشتر لاواز بوو، ئێستا بەهێزترە، حکومەتی هەرێم لاوازترە. هۆکارەکەشی چییە؟ هەر ئەو دوو بنەماڵەیە تاڵەبانی و بارزانی وایان کردیە بێهێز بیتن. بەڵام لەگەڵ ئەوەشدا لەو بەهێزترین خاڵیدا هەتاوەکو ئێستا حکومەتی عێراقی داوای 1 سنتی 1 بست نەهاتۆتە ناو هەرێمی کوردستان، ئەوەی لە دەستوری عێراق ڕێگای پێنەدرابی و داواشی نەکردی ئەوەی لە دەستوری عێراق ڕێگای پێنەدرابی. ینی بە کورتیەکەی زۆر جار من خەڵک دەبینم گوێبیستی ئەوە دەبین کە کاکە حکومەتی عێراقی دێتەوە هەولێر داگیر دەکە، سلێمانی دۆک داگیر دەکە، شتیوا قەت وجودی نییە. حکومەتی عێراق کە داوای ئەوەشی نەکردیە، بەڵام بە شەق لەبەرەوەی پارتی و یەکێتی جەلال تاالەبانی و مەسعود بارزانی نۆشێروان و هەموو ئەوانەی لە مەجلیس حکم بوون کاتی خۆی کە دەستوری عێراقیان نووسیەوە ڕێککەوتینە لەسەر ئەوەی نەوت سەروەتەکی نیشتیمانیە، گومرگەکان سەروەتەکی نیشتیمانی دەی بستەوە بەغدایە، داهاتی ناوەخۆش دەی بستەوە بەغدایە. بەڵام ئەوانە لە 2023وە دەدزن هەتا ئاخیر دەقەش هەتا بە شەق لەیان دەستینەوە هەر دەدزن. لێ هەتاوەکو ئێستا ڕێگنەکەوتنی ئەمڕۆژی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان لەسەر هیچ خەڵکی کوردستان و خاچی کوردستان و هەرێمی کوردستان نییە. مەسەلەکە لەسەر ئەوەیە ئەو دزیەی لە 2023 هەتاوەکو ئێستا دەیدزن دەیانەوێت ئیدامەی پێ بدەن، بەڵام حکومەتی عێراقی داوای مافی خۆی دەکات و خاڵەکی تکە تەوتین و ئەو بانقانەی ینی هۆکاری دروست بوونی هەژمارەی من و تەوتین چیە هاوڕێ، ینی نە لە بۆ تو هاوڵاتی کە سەدان قسە بە خەڵکی وەکو ئێمە دەنێ بە جاشماندادنێ کە سەرۆکەکانتان جاشی ئەربابن، لەسەر ئەوە نییە، لەسەر ئەوەیە کە پارە دێتن عمولەی تێدا، عمولەکە لۆ چێ دەچی لە باقەکەی پارتی یەکێتی دانوێ لۆ بانقی خۆیان بچین کە لە بۆ خەڵک نیە دووبارە لە بۆ خۆیانە. حکومەتی عێراقیش دەرێ ناباوە حکومەتی عێراقی بستەوە دواتر ئەوە دەبتە بودجێ عێراق، دواتر لە بودجێ عێراق پشتی هەرێمی کوردستان دێتەوە، بەڵام پارتی یەکێتی دەیانێ ئەو دزیە بەس لە بۆ خۆیان. بۆیە ئەمە وەکو خاڵەکتر بیستم بیزانن، ینی خەڵکی هەرێمی کوردستان دەبی ئەوە بزانیتن کاتێک دەرێن حکومەتی عێراقی دێ هەرێمی کوردستان داگیر دەکات، دەست بەسەر گومرگەکان داگیری، کاکە سەرۆکەکانیان ئەوانە کە حکومەتی عێراق هەر وجودی نەبوو بە خۆیان دروستیان کردو، ئەوان بە خۆیان احترافیان بۆی کردیە، دەبی گۆمرگ مەتار نەفت داهاتی ناوەخۆ بستەوە بەغدایە. بەڵام ئەوانە لە 2023وە دەدزن، دزیەکەش دەبوو 1 دیناری لە بۆ توی هاوڵاتی نییە، بەس لە بۆ خۆیانە. و ئێستاش نەفت هەم ڕۆژە بە تەنکەر دەڕوە دەدزن لە بۆ ئەفغانستان دەڕوە، سەدا ڤیددیۆ هەیە خەڵک دەبینیتن، دینارێکی خۆلۆنگۆ نایەت، هەر ئەنگۆنە زەرەرمان دەبن. جلویە کە دەبینم کەسێک دیفاع لەو دەسەڵاتە سەتە و دزەی دەکاتن زۆر پێم سەیرە. کابرا موچەی وەرنەگرتیە چەند مانگە دەیدەرێکا کانگۆ دژی حکومەتی هەرێمی کوردستانن. کاکە حکومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان هەتا عێراق مابی مایە، کەنجی عێراق تێک چوو ئەویش تێک دەچیت. لەبەر چ؟ لەبەر ئەوەی لە دەستوری عێراقی هەیە. ئێستا ڕەنگ لە برین دەستور و مەستور ئەو شتانە نییە. ئێستان پێتان دەرێم حکومەتی عێراقی بە ئێستاشەوە هەتا ئەوڕۆ قسەی دەکەم داوای 1 شتی نەکردیە کەمتربی لە مافی دەستوری خۆی. بەڵام پارتی وێچێتینە لەسەر حیسابی تۆی هاوڵاتی، لەسەر حیسابی تۆی موسەخۆر دێ ململانەی دەکا لەوەی زۆرترین وەخت ببە دزی بکە. کاکە لە 2023 تا ئێستا ئەوانە بوونە میلیاردێر و تریلیاردێر، بە چ بووینێ؟ هەر بەو دزیەیە. ئەز ئێستا لێ ڕاهاتینە لەگە دزیەکەی، مانگانەی دزیەکەیان گەلە زۆرە. ئەگەر دەسەڵاتەکانیان لێوەرد مەبەستم پارە پولەکانیان لێوەرد بگیرێتەوە بە پێی دەستوری عێراقی، بەخوای دزی فزیەکەیان نامینێتن. ئەوەی ئەوانی تەنگاو کوردی ئەگەنا مەسەلەی کورد و کوردستان و هەرێمی کوردستان و ئەو شتانە نییە.
و ئاخیریش بە شەق لێیان دەستینن بە شەق لێیان دەستینن لەبەرەوەی هەموو دنیا لەگەر ئەوەیدایە پشک چۆنە ئاوا دابەش بکرێت بەڵام لە بەرامبەر ئەوە پارتی و یەکێتی لە 2023 چەکەچیان لە بەردەستیە ئەو چەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە خۆیان لێ بێدەنگ کردیە مقابل ئەوەی دزی فزیەکەی بکە ئەویش مادەی 140 هاوڕێیان لە دەستوری عێراقی هاتی دەبی مادەی 140 لە ماوەچی دیاریکرا و ئاسایی بکرێتەوە ناوچەکان ئیسیفتای تێدا بکرێت بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستانیان لەگەر بەغدای بیتن پارتی یەکێتی لەبەرەوەی دزیان هەبووە ئەوەیان ئیمال کردیە دەی ئەگە پارتی یەکێتی ڕاست دەکەن درۆی ناکەن خەمی خاچی کوردستان و هەرێمی کوردستانیانە چۆن بەغدا داوای سنت بە سنتی مافی دەستوری خۆی دەکا بە ئەوانش ئەوەندە کەرامەت و شەهامەتیان هەبیتن داوای جێبەجێکردنی مادەی 140 نایکەن زانی لۆ نایکەن لەبەرەوەی لە جێبەجێکردنی مادەی 140 دژی فزی تێدانە هیچی تێدانە لە بۆ پارتی وێچێتی کاکە ئەوانە چەتەنە چەتا یەک ئەرچی هەیە خۆی تێر بکە سەگەکانی دەوروبەریشی تێر بکە سەگەکانی دەوروبەری چێە ئاساییشە بەشە یان ڕێزم لە بۆ ئاسایش و پێشمەرگە و پۆلیسیە بەشی زۆریان خەڵکی شەریف و تێکۆشەرن بەڵام کۆمەڵک سەو سواریاندانایە ئەوانە وەک سەگ لەویان دەعاپن ئەوان کەش مەجبورن جێبەجێ بکەن ینی وەکو وتم ئەوانە لەبەرەوەی چەتەنە بەس خەمی خۆیانە بە دەرەجەیەک ئەویش دزی فزیان هەبی و بەشەکی ئێسقانەکان بدەنە مافیاکانی بەردەستیان ئەو سەگڕەوەکانیان ئیتریش خەمی خەڵکی کوردستانیان نییە و خاڵی سەرەکی لەم ڤیددیۆدا ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان دەبی تێبگاتن قاوارەی هەرێمی کوردستان هیچی بەسەر نایە وەکو خۆی دەمینێتەوە بەڵام چۆن کاکە ئێستا پارتی و یەکێتی دەوری حکومەتی عێراقی دەبینن حکومەت دانەوێت حکومەتی عێراقی ببتە هەرێم ئێکاکە لە چی دنیاە بووە هەرێمێک دەسەڵاتی حکومەتی مرکزی هەبیتن پارتی و یەکێتی ئەوەیان دەوێت بە تایبەتی پارتی حکومەتی عێراقش حکومەتە دەستوری هەیە ئەو دەستوری پارتی و یەکێتی پێ ڕازی بوونە و نووسیتیانەوە لەرێ لە مافی دەستوری خۆم 1 سنت کەمترم ناوێت و لەگەڵ ئەوەش یعنی حکومەتی عێراق هێشتا دەیەوێت مساوەمە بکە لەگەر پارتی و یەکێتی بەڵام لەبەرەوەی خەمی خەڵکی کوردستانیان نیە بەخۆیان تێرن وەکووتم کۆمەڵک سەوسواریشیان تێرن دەستگا ڕاگەیان نەزە بەلاعەکانیشیان بە پارەی دزراوینگۆ دێ هەموو ڕۆژ قسە بە خەڵک دەرێت و خەڵک چاواشە دەکا ئیکاکاتە ئەوانە لێیان بستە سەر ئەتو کڕبی بێدەنگ بیتن ئێوەڵە ئەوانش هەر ئیدامەی پێدەن لێ بەرگری لەو دەسەڵاتەی مەکە خەمینگۆی نییە خەمی ئەوەت بیتن هەرێمی کوردستان وەکو قاوارە دەمینەیەیاننا لە من وەگرن هەتا دەستوری عێراقی ماوی دەمینێتن و حکومەتی عێراقی بە ئێستاشەوە کە قسەی دەکەم داوای یەک شتی زیاتر نەکرێت لە دەستوری عێراقی کەمتر بیتن و لەگەڵەوە هێشتا مساوامە دەکە دەرکاکە نیوەی نەفتی هەرێمی کوردستانم بدێ نەفت بە نیوە قیمەت بدە هاوڵاتیان لەگەر بنزین وەکو چۆن لە شارەکانی عێراق هێشتا پارتی وێچێتی پێ ڕازی نینە کابرا دەوڵەت چۆن ڕازی دەبیتن بە باقەچی ئەهلی مانگانە ملیۆنان دۆلار لە بۆ دوو بنەماڵی چەتە بڕواتن لە بۆ حکومەتی عێراق نەبیتن حکومەتی عێراقش دەستەوە بودجێ گشتی دووبارە بەشی هەرێمی کوردستانی لێ دێتەوە چۆن قبول دەکە قبول ناکە قبولی ئەوەی ناکە هەرێمی کوردستان دەوڵەت بی حکومەتی عێراقی هەرێم بیتن شتیوان نییە لە هەموو دنیاە بەڵام پارتی وێچێتی دێتن خەڵ موچەی خۆران پارە ناداتن بۆی بیکاتە ڕێکلام برێکاکە موچەی خەڵکیان بڕیە موچەی هەرێمی کوردستان پارتی وێچێتی بڕیتیان نەک حکومەتی عێراقی ئەگەر لەگەر حکومەتی عێراقی ڕێک بکەون بە پێی بودجەی عێراقی هەموو مانگ دێتن خۆ هەمووتان لە بیرتانە لە 2013 و 14 و 15 و 16 چەند پارە داهات پەترۆ دۆلار چەند پارە هەبوو چەندیان دەدزی کەسی مشتیلەی موچەی نەبوو لۆ هەتا مەسەلەی بۆ ڕێنەفتەکەیان کردەوە
ئابووری سربەخۆ یا ئابووری دزی خۆ ئابووری دزی لە بۆ خۆیان هیچ کێشە نەبوو. و خاڵەشی کە ئەمن زۆر پێم گرینگە لێرە باسی بکەم هاوڕێیان ئەگەر ئەمڕۆ دیقەتتان دابی تورکیا هاتە سەرخەت. تورکیا پارتی گەمژێنیت ئەمڕۆ هاتی یان لەلایەک پارتی هاندەدە لەگەر حکوومەتی عێراق ڕێک نەکەوی لەلایەش کە داوا دەکە پارێزگاری کەرکووک ببتە تورکمان و مەسەلەی ئاڵتون کۆپری پردێ دووبارە کێشەی لێ دروست دەکات. برە من هەتا ئێستا تێناگەم ئەو پارتی عمری 70 ساڵە تا ئێستا تێناگەم تورکیا بەس دەیگەمژێنی بەکاری دێنیت. دواتر تورکیا دێ هەموو ئەو چەکانە لەگەر حکوومەتی عێراق ڕێک دەکەوی ئەو دەمای پارتی دەستی لە هەمبانەکەی بەردەبیت و بە شەق دەبی هەموو ئەو داوانە جێبەجێ بکە و بۆ تورکمانەکانیش بەشە چکە دەسەڵاتیان وەردەگری و دێ پارتی دووبارە دەگری ئەومان بەسەر هات هەموو دنیا دژمنمانە کاکە دژمنمان نییە هیچ خەمی ئەوەتان نەوی. هەرێمی کوردستان هەوەک خۆی دەمینێتەوە بەڵام دزی و فزی پارتی و یەکێتی نامینێتن وەکو جارە. ڕۆی من زیاتر کاتتان ناگرم هەرویستم لەم ڤیددیۆە بەڕاستی دڵم پڕەکە دەبینم ئەو خەڵکە ئاوا بێدەنگە لە بەرامبەر قوتی خۆی ینی ئەگەر موچە ینی لە هەموو دنیا موچە بەسیترین شتە چۆن بێدەنگ دەبی لە بەرامبەری وە لەوەش خراپتر دەبینم کۆمەڵە خەڵک دیفاع لەو دزی و چەتانە دەکات. ینی هەر کەسێکدان بینی بەرگری لەو چەتانە کرد لە دوو شت دیە زیاتر نییە یان تێرە بە پارەی دزینگۆ یانیش گەمژەیە گەمژە و کۆی لە یعنی هەردوو شتی ئەجینا کەس بەرگری لەو چەتانە ناکات. بۆی من زیاتر کاتتان ناگرم کاتە چ خۆش باڵاوە.